لەسەر قەرز لێیان بۆ شەڕ و تاویاندا یەک هاوڵاتیەکی دانیشتووی گەڕەکی فەرمانبەرانی هەڵەبجە قەرزاری هاوڵاتیەکی خەڵکی شارەزوورە. ئەو هاوڵاتی شارەزوور فشاری بۆ هاتووە و ئەمڕۆ چووەتە سەر ماڵی کابرا داوای قەرزەکەی کردووە. وەک لە ڤیدۆکە ئابینن لێیان بووەتە شەڕ و کابرا ژن و مناڵی خۆی لێ دەنگداوە و لەبەر دەرگا تاویان داوەتە یەکتری. پۆلیسی پارێزگای هەڵەبجە لەسەر ئەم بابەتە هاتوۆتە دەنگ بە دوواداچوونی کردووە و ئێمە لە ئاکام قوتبەدین و تەبێژی پۆلیسی هەڵەبجەمان پرسی وتمان ئەم بابەتە چۆن ڕوویداوە؟ وتی ئێمە ژوەگەوە زانیمانە کە کابرا قەرزاری بووە و خاوەن ماڵەکە و قەرزارەکە پێشینەی تاوانی تری هەیە و دیارە قەرزشوێرە، بۆیە ئەم بابەتە ڕوویداوە و بڕیاری دەستگیرکردنیشی بۆ دەرچووە. بۆ وردەکاری ئەم هەواڵە و دەنگ و باسی کوچە و کۆڵانەکانی کوردستان سەردانی ماڵپەڕی 964 بکە و هەمبانەی زانیارەکانت بەهاخنە.